بڕیارێک دەرچووە لەسەر لەو دووسێ ڕۆژەی کە دوکاندارەکان شمولی قەرەبووی ناکەن، یعنی ناوەکەیان لە لیستەکەی دەرهینەیە لە لیستی قەرەبووەکان. باشە سەبەبەکەی چییە؟ ئەمەش هاوڵاتینە داوای قەرەبوو دەکەین. قەرەبووەکەی مەچێت لە بەچ بکرێتەوە، ئەمە هاوڵاتینە ژیانمان لەسەر ئەو دوکانانەیە، ژیانی ڕۆژانەمان لەسەر ئەو دوکانانەیە. ئێستا ئەمە دوکانمان بەر لافاوی کەتیە. ئێستا زۆربەی هەرە زۆری دوکاندارەکان چوونە ئەشیان لە بازاری بەقەرتی نایە کە گوایە قەرەبوو دەکرێنەوە، بیدایەتی بڕیار وا بوو قەرەبوومان بکەنەوە. ئێستا دەرەکا کە دوکاندارەکان قەرەبوو ناکرێنەوە، بەس قەرەبوو بەس لە بۆ ماڵەکانە. ئەو پارە چی لێ دێتن؟ ئەدێ ئەو پارە لە بۆ قەرەبوو کۆ نەکرابەوە. ئەمە هەموو دوکاندارن، دوکاندار هەمووی دەفتەر هەتا 4 دەفتەر و 5 دەفتەر زەرەری بەرکەتیە، یعنی هەمووی لە دەفتەر بەسەریە. ئێمە داواکاریمان وەکو زیان لێکەوتەکانی قوشتەپە دوکاندارەکان داواکاریمانەوەی حکومەت قەرەبوومان بکاتەوە. یەکەم جار لێژنەوە ئەمانە هات ناومانیان نووسی گوتیان قەرەبوو دەکرێنەوە باشی ئینشاڵڵا. مەسەلەن ئەو دووسێ ڕۆژە تەلەفۆنیان بۆمان کرد ئەڵێن دوکاندارەکانی لێ دەرکرایە قەرەبوو ناکرێتەوە. ئێمەش ئایا هاتوین بزانین بۆ لەبەرچی قەرەبوو ناکرێنەوە. من بە خۆم شخصی خۆم دوکانەکەم 2 متر و 20 سانتیم ئاو چوتە ناوی، یعنی تقریبا زەرەرم 3 دەفتەر 2 دەفتەر و 3 دەفتەر گەیشتووە. ئایا ئێمە زەرمەند نەبووینە قەرەبوو ناکرێنەوە؟ ئەو حەقی خۆتانە، بەس بەڵام ئێمە شاتوین داوای حەقی خۆمان بکەین حکومەت قەرەبوومان